بینەرانی خۆشەویست و سەنجین جەژنی مانجی ڕەمەزانتان پیرۆز بێت. هیوادارین ئەوەی کەوا لەو سێ ڕۆژەی بەلەشێکی تەندروست ئەو جەژنە بەڕێوە بن. دەمانێت بە کورتی باسی خواردنەکانتان بۆ بکەین کەوا لە ڕۆژانی جەژن کە دەیخۆن ئێمە دەتوانین بکەین بە دوو گرۆپ یان بە دوو کۆمەڵ. ئەو کەسانەی کەوا لەو مانگەی ئەو سی ڕۆژەی کە ڕۆیشتووە خواردنی قورسیان لە پاشێ خواردووە دەتوانن ڕۆژی جەژن بە هەمان شێوە خواردنە قورسەکان بخۆن کەوا بریتە لە گۆشت و برنج و خواردنانێکەوە لای خۆمان باوە لەبەرەوەی معیدان لێ ڕاهاتووە لەوانێت تووشان بە کێشە نەبێتن. بەڵام بە مەرجێک ئەوەیە کە لە کاتی نیوەڕۆ پێویستە خواردنی قورس نەخۆن یان زەمی نیوەڕۆ تاخیرکەن لە بۆ عەسر یان لە بۆ مەغریب یان دەبێ زەمی نیوەڕۆ خواردنەکی سوک بخۆن و دەبێ لە نێوان زەمی ڕۆژی جەژن لەگەڵ زەمی نیوەڕۆ بەلای کەمی دەبێت لە بینیان 5 تا 6 سعات هەبێتن و خواردنەکەش قورس نەبێتن ئەگەر ناتوشتان بە کێشەکانی گەدە و قۆڵۆن و معیدە ترشان و لەوانەیە توشتان بەڕشانەوە و یان بە سکسو یان بە داخلبوون بە نەخۆشخان دەبیستن پێویستان بە مغەدی دەبێتن. بۆیە ئەگەر بێت و ئەو ڕێنمایە تەطبیقکەن ئینشاءالله ڕۆژی یەکەم و دووەم و سێمی جەژن بە هەمان شێوە بەڕێوە دەبن. ئەو کەسانەی کەوا پارشێوان لەو سی ڕۆژەی ڕەمەزان خواردنی زۆر سوچیان خواردووە پێم باشە لە ڕۆژی جەژن خواردنی قورس نەخۆن چونکە گەدەیان لەو مانگەی لە خواردنی سوک ڕاهاتوە لە پاشێوان ئەگەر بێت و خواردنی قورس بخۆن بێگومان بەبێ شک تووشیان بە کێشە دەبێتن لەبەرەوەی گەدە خۆی ئامادە نەکردووە لە بۆ خواردنە قورسانە سی ڕۆژە خواردنی سوچی خواردیە ئەتوو بە یەک ڕۆژ دەتەوێتن خواردنێکی قورس بخۆی کە بریتە لە خواردنەکان برن لە کاربۆهدەیت کە دەکدانەوێڵا وەچی برنج و نان و ئۆشتانەیە یان گۆشتێکی قورس یان خواردنەکی چەوری قورس بەتابەتی ئەو کەسانێکەوە زەختیان هەیە نابی خواردنەکە زۆر چەور بێتن ئەوەی کە شەکر و قەڵەوی هەیە نابی خواردنەکەیان زۆر کاربۆهیدرێت و شیرنەمەنی تێدابیتن بە هیوای ئەوەی کەوا لە ڕۆژانی جەژن بە تەندروستی بەڕێوەی بین دوور لە کێشەی نەخۆشیەکانی قۆڵون و گەدە.